باز لە ڕۆژی گیانی کۆچبەرەکەین 18/12 هەموو ساڵێک بە ڕۆژی گیانی کۆچبەردان دێ لە سەرانسەری گیانە بگومان ئەم ڕۆژە لە زۆرێک لە وڵاتەکانە بە چەند شێوازێکی جیاوازیا دەکرێتەوە بۆ ئەوەی هەوڵ بدرێت لەم ڕۆژە کۆمەڵێک کۆشیاری بڵاو بکرێتەوە بۆی چیتر هاوڵاتیان کۆچ نەکەن بەڕێگەی نایاسایی بۆ وڵاتانی تر چونکە ڕەنگە زۆر کات لێرە و لێوێ بیست بێتمان کە بۆی خراپی دۆخی ڕێگاوبانەکانەوە چەندە کۆچبەر ئەبنە قوربانی بۆ ئەوەی کە ئێمە ڕێگری لە کۆچ بگەین بابزانین هەوڵەکان چین بۆ کەمکردنەوەی کۆچ ئەم بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز سۆران ڕەشید کە بەڕێزیان بەرپرسی میدیای پرۆژەی کۆچبەرن لە کوردستان ئێستا لە ستۆدیۆ ئامادەن کاک سۆران سڵاو لێ بێ و زۆر بەخێر بێت 18/12 بە ڕۆژی گیانی کۆچبەردانرێ پێمان بڵێ گرنگی ئەم ڕۆژە لە چیایە لە کێکەوە دانراوە ئامانج لێ چی بووە؟ بەڵێ دیارە دیاریکردنی هەر ڕۆژێک لە جیهاندا بە ڕۆژی ئەو بابەتە ینی مەسەلە ئەوەیە کە دیاردەیەک هەیە کێشەیەک هەیە ئەو ڕۆژەی بۆ تەرخان کراوە سابڵک و بتوانێت چەند چارەسەرێک چەند هۆشداریەک بدرۆزێتەوە مەسلەی کۆچبەران دیارە لە شتێکی نوێ نییە لە مێژوار ینی بە بەردەوامی هەبووە بەڵام لە ساتێکەوە بۆ ساتێکی تر بە هۆکارە بە هۆکارێکی تر زیاتی کردووە بەداخەوە کە ئێستا ئەیبینین ڕێژەی کۆچ لە جیهانە ساڵ بە ساڵ دوای ینی زیاتر ئەبێ و بە پێی وڵاتان بۆ نەگەرێمە تەماشای هەرێمی کوردستان بکەین بەداخەوە کە ساڵی 2014 شەپۆلێکی زۆر گەورەمان بینی ساڵی 2023 دیسان بینیمان ساڵانی شەڕی ناوخۆ بینیمان ساڵانی سەردەمی باس ئەمانەمان بینی بەڵام ئەوەی کێشەیە خەتەر تا ترسناکترین شەپۆل کە ڕوویدا بێ بەڕاستی شەپۆلی 2015 و شەپۆلی 2021 ئەم ساڵە چونکە مەترسیداترینشان ئەوەی ئەم ساڵە چونکە ئەوە تا بینەکە 2015 ئێمە بیانووی شەڕی داعشمان هەبوو بێ بیانووی شەڕی قەیرانی دارایی سەختی داراییمان هەبێ ئێستا دۆخەکە بەو شێوەیە نییە بەڵام ئەبینین هاوڵاتیان بە حەزێکی زیاترەوە ئەیانەوە کۆچ بکەن و بە ڕێژەیەکی زیاتریش کۆچ دەکەن بۆ کە ئەمە هەموو بۆ خۆی هۆکاری هەیە و پێویستە یەک لەسەر هۆکارەکان بۆسین بۆی بتوانین ینی سەرەتا بۆی بتوانین ئەم کێشەیە چارەسەر لی تێبگەین لێ تێگەشتەکەش بەڕاستیە خوێندنەوەی عەقڵێت ئەو کەسانەیە کە ئێوە ئەیانەوە بڕۆن ئەبێ لیان بپرسین هۆکار چییە کێشە چییە مەسەلە چییە بەدڵنیایەوە کۆمەڵێک ینی من هەمیشەیە لەم هۆکارەکان دوو جۆرن هۆکاری پاڵنەر بەمانەیە کە لێرەوە پاڵیان پێوەنێ هۆکاری ڕاکێشە لەوەیە کە لێەوە ڕانە کێشێ دیارە هۆکارە پاڵنەرەکان بەداخەوە زۆرن لە هەرێمی کوردستان و ئەوەی کە لە ترۆپکی بابەتەکەی مەسەلەی بێ ئومێدی خەڵکی هەرێمی کوردستانە لەبەرەوە هیوادارم ئەم ڕۆژەوە ڕۆژەکانی دیکە بێتە هۆکارێک بۆ چارەسەرکردنی دوولایانە چونکە ئەم بابەتە بەڕاستی هەمیشە دوولایانەیە هەم لایانی دەسەڵات ئەبێ ئەم بابەتە چارەسەر بکات چونکە دوجار ئەبێتە کێشە بۆ سومعی ئەو وڵاتە بەداخەوەی کە لە بیلاڕوسیا لە ماوەی ڕابردووە بینیمان کۆلە لە لێدوانی بەرپرسانی حکوومەتی هەرێمیشات دیاربوو چەندە ناخۆشە بۆ ناوبانگی هەرێمی کوردستان بەڵام لە هەمان کاتە ئێمە نابێت لۆمەی کۆچبەر بکەین چونکە بە دڵنیای کۆچبەر ئەویش بۆ خۆی هۆکارێکیە بۆ ڕۆشتە زۆر باشە کەواتەی ئێمە ئەگەر باسی کۆچبەران کەین بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چەند وڵاتێک بە دیاریکراوی کە ساڵانە ڕێژەیەک لە هاوڵاتیەکانی پەنابن بۆ وڵاتانی کە تیا ژیان ئاساییە ئەمەش هۆکارێکی سەرەکی جەنگە سیاسیە و چەندین هۆکاری تریشێ وەک بواری ئابووری و کۆمەڵایەتی ئەمەی ئێستا کە ئێمە هاوڵاتیانمان ینی ئەو سامانبینی گەنجێک کۆچیە کرد ئەڕۆیە گەڕا بە دوای ژیانە ئێستا ئەوەنەی خێزان کۆچەکە گەنجەکان کۆچ ناکەن ئەم خێزانە مناڵی وردی پێ ئەگەر پاڵنەرێکی زۆر بەهێز نەبێ دوای چارەنووسێ ناکەوێت کە دیار نییە دیارە ئەمە وچی هۆ هەر من کە سەرتاوتم مەترسیداترین شەپۆل ئەم شەپۆلی ئێستاە ئەو مەبەسمە لەوەی کە بەڕاستی پێشتر پاڵنەرەکان زۆر جددی بوون شەڕی داعش بوون ینی مەترسی ڕاستەوخۆ بوو بەسەر ژیانی کەسەکان بەڵام ئێستا ئەو مەترسی ڕاستەخواانە نییە مەسەلە بێئومێد بوونە لە چاکبوونی دۆخەکە ینی زۆرێک لەو خێزانانی ئێمە قسەمان لەگەڵا کردوون ینی دیارە ئەمەوەکو پرۆژەی کۆچبەر لە لێرە لە هەرێمی کوردستان ڕاوێژ لە چەندین تیمان هەیە ڕاوێژ لەگەڵ ئەو کەسانەکەین کە ئەیانەوێت کۆچ بکەن ینی پێشوەختەیە مەقسیانە گەڵاکەین لە هەرێمی کوردستان ڕاوێژانەکەین بە نیو سەعات بە سەعات قسەیانە گەڵاکەین لە هۆکارەکانی کۆڵینەوە لە شارەزای ئەو کەسانە کۆڵینەوە بۆ ڕێکەکە لە بۆ یاسای وڵاتان ئەوەی کە ئەم دۆخی وای لە کردو بەڕاستی بێ ئومێدیەکەیە لەبەرەوەی کە پێی وایە 2012 پیوا بوو سیانزە چاکە بێ سیانزە پیوا بوو 15 چاکە بە 15 پیوا بوو حەڤە چاکە بەڵام ئیدی گەشتە قەنەعاتێکە کە بەڕاستی چاک نابێت بۆیە پێیان وایە کە بەداخەوە ئەو ڕایش بۆ خۆی هەڵەیە پێی وایە کە ئیدی ئەبێ
خۆی تازە فوتاوە ئەبێ چارەسەر ینی چارەنووسێکی باشتر بۆ خۆی ماڵ و مناڵەکەی دەدانیکە کە بەداخەوە ئەوە تەنها وەکۆڵێ وەهمێکە کە ئەگەر بۆ کەسانێکی کەم ئەم بابەتە وەکۆڵێ بەدەست بێت بەداخەوە بۆ زۆرێک بینیمان لە ماوەی ڕابردووە چەندین کەس لە ڕێگەکان خنکاون بەداخەوە 4,000 خەڵکی هەرێمی کوردستان لە ڕێگەی بیلاروسیا ینی خۆزگا ینی کات هەبووە میدیاکان بە چڕی ئیشان لەسەر ئەم بابەتە کردایەکە دۆخی ئەو کۆچبەران ئاخۆ چۆن بوو بێ لە ماوەی ڕابردووە لەگەڵ دەیان سەدان کەسیان قسم کردویانی دۆخێکیانە بۆ بەداخەوە هەمویان بۆ خۆیان لە 6 وەرەقە تاوەکو 120 وەرەقە پارەیان سەرف کردوێت لەبەرەوە هەمیشە لەم ڕێگەی کۆچ ئەگەر بۆ کەس ینی کەسانێکی تهدید کرا و ڕێژمارەیەکی سنووردار بوو بێتە وەکۆڵە سەقامگیربوونی ژیانە لە وڵاتانی ئەوروپا بەڵام ئێمە نابێت بیر لەم ڕێژە کەمە بکەینەوە ئەبێ بیر لەو ڕێژە زۆرە بکەینەوە کە بەداخەوە گەڕێگەکەتیاچن نەهامەتیە بینن ئەو کارە سەدانێک کە لە کەناڵی ئینگلیزیا بینیمان بەداخەوە ینی هەموو ئەم کێشانە ئەبێ ئێمە بەرچاو ینی ئێمە وەکو ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی حکوومەتی هەرێم حیزبەکان بەڕاستی ئەبێ زۆر بەجددی لەسەر ئەم بابەتە کار بکەن نەوەک بەداخەوە لە لێدوانەکانی بەرپرسانی حکوومەت دەرەکەوێت لەوەی کە هۆکاری کۆچەکە خەنە پاڵ هۆکارێکی دەرەکی یاخود وەکۆڵە لە خوایان دوورەکەنەوە نام پێم وایە ئەبێ ئازایانە بوێرانە ینی وەکۆڵە دەست بخێنە سەر ئەم بابەتە چونکە بەڕاستی پێشتر بەداخەوە دوو پەیام هەبوو پامێک لە میدیایەکی وەکۆڵە تا ڕادێک حکومی لەوەی کە ببورن ئێمە نامانێت ئێرە کێشەی نییە و پامێکی ئۆپۆسیۆنی هەبوو لەوەی نەخێر ئێرە کاول بوو ئەبێ بڕۆن نابێ ئەم دوو پامە بەڕاستی یەک بخەی بەوەی کە ئۆکەی ئەزارین کێشە هەیە مەشاکیل هەیە وەرن با پێکەوە چارەسەری بکەین زۆر باشە کاک سۆران باسمان لە خراپی دوو خێڕێگاکان کە ڕەنگە زۆر کەسە بێ خۆشی جارێکی تر بۆ ئەو ڕێگایانەی بینی بێ بەڵام لە کاتێکا کە باسی کۆچەکاڵە جارێکتر ئامادەم کە بۆ ڕێگایە بڕۆم و بەس ڕزگارم بێت بۆ نمونە لەم ژیانە بەڕای تۆ بۆ نمونە چی وا لە کەسەکانەکە کە بۆ جاری دووەمیش ئەو ڕێگای هەڵبژێرنەوە بۆ ئەوەی کە بۆ نەهامەتیا تێپەڕۆن لە وڵاتە ڕزگاریان چکە بەداخەوە ینی ئەوکو باسم کرد بێ ئومێدی لەوەی کە هەمان ئەو کێشانی کە سەرەتا پاڵی پێوە ناوە ئێستا کاتۆ هەمان ئەو کێشانە دووبارە لەگەڵ بینینی ئەو بارودۆخۆش لەگەڵ بوونی ینی ئەو ڕێگەیە من ینی لەگەڵ بڕوان پێ بکە لەگەڵ سەدان کۆچبەر قسەمان کردەوە کە گەڕاونەتەوە ئەڵێن بەڵێ دانەنێ بەوەی کەس ڕێگەکە ئەوەندە سەخت بۆ مردنمان بینیوە ینی مردنمان بینیوە بەڵام ئەگەر بم تو ئەم جاییترە ڕۆمەوە لەبەرەوە ینی بەداخەوە ینی ئێمە نەمانتوانیوە ئەم کێشانی کە هەیە ئەم چیرۆکانە بەکاربێنین بۆەوەی جارێکتر خەڵک وا لێ نەبڕۆتەوە باشە بە شێوازێکی گشتی وەکو ڕێکخراوەکان وەکو پرۆژانەی کە هەیە ئێوە چۆن هەوڵی ئەوەتان ناوە کە بۆ نمونە ئەم دیاردەی کۆچیا خودت ئەم فکری کۆچە لە فکر و هزری ئەو کەسانەیە دەرکەن یاخۆت بڵێن ئیتر جارە کۆچمەکە کاتی نییە دۆخەکە بەم شێوازەیە هەوڵەکانی ئێوە چی وە بۆ ڕێگریکردن و کەمکردنەوەی دیاردەی کۆچ دیارە ئەم بابەتە پێویستی بە تاقەیەکی مرۆیی زۆر هەیە و ئێمە وەکو پرۆژێک کۆچبەر توانیمانە چیمکێکی ئەم بابەتە بگرین لەوەی کە چەندین تیمان هەیە لە هەرێمی کوردستان بە بەردەوامی ڕاوێژ لەگەڵ خەڵکیاکەن هەوڵ ئەدەین لە ڕێگەی باسکردن یەک لە مەترسی ڕێگاکە پێدانی زانیاری و داتای دروست و پێدانی زانیاری لەبارەی دوایین گۆڕانکارەکانی یاسای کۆچی وڵاتان ئەمە بابەتێکی و بابەتێکی دیکە شارەزاکردنیان بە جێگرەوە یاسایی و ناوخۆیەکان بەمانایەکەوەی کە تۆ وەکۆڵە ئەم کەڵکەڵەی کۆچکەوتۆ دەمێشکی هەوڵ ئەدەین لەگەڵیان ڕاوێژی لەگەڵاکەین سابەڵکو بتوانین ڕێگەیەکی یاسایی و سەلامەتی بۆ بچکە ئێمە دوجار ینی دژی کۆچ نین بە ڕێژەیەکی محەدەت بەڵام ئەوەی کە بەداخەوە هەیە ئەم کۆچە قاچاخە پڕمەتەسیدار پڕمەینەتیە ئەوەی کە ینی هەوڵەدین ڕێگە یاسایەکانیان مەسەی وەرگرتنی ویزایە مەسەلەی خوێندنە لە دەروی وڵات مەسەلی ئەکسچێنج پرۆگرامەکانە کە ساڵانە وڵاتان وکۆڵێ بۆ هەرێمی کوردستان دابینەکەن و جێگرەوە ناوخۆیەکان ینی ئەمە گرنگترینیانە پێویستە هەم کۆمەلگەی ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی هەم لایەنەکان هەم حکوومەتی هەرێم بەڕاستی کار بکەن لەسەری چونکە ئەگەر بێت و جێگرەوە ناوخۆیەکان زیاد بن بە دڵنیایی و ڕێژەی کۆچکەمە بێتەوە ینی بوونی هەلی کارە بوونی چەندین پرۆژەیە بوونی خزمەت گوزارە گشتەکانە چکاوە تا ینی نمونەمان
ئەنی سادەترین نمونمان ساڵی 2010 و 2009 تاوەکو 2012 کاتێک هەرێمی کوردستان لە دوای ساڵی 2003 ینی پێشکەوتنیەکی بەرچاوی باشی بخۆی بین لە ڕووی ئابووری سەخامگیری ینی کۆچی پێچەوانەمان بینی ئەوە بوو لە ئەوروپاوە خەڵکێکی زۆر گەڕانەوە دکتۆر مامۆسا ینی لێەوە ژیانان زۆر سەخامگیرتر بوو بەڵام کە زانیان لێرە سەخامگیرە بە دڵنیاوم ناو نیشتیمانی خۆت ناو خزم کەسوکاری خۆت زۆر باشترە لە ئەوروپا ئەگەر بێت و لە وڵاتەکەدا بۆ خۆت ومێدێکەکە بێت بەڵام بەداخەوە بینیمان لە دوای 2013 و 2015 هەم ئەوان و هەم کۆمەڵێکی دیکە دیسان کۆچیان کردو لەبەرەوە من نمونێکی زۆر سادەی لەوەی کە ئەگەر بێت و جێگرەوە ناوخۆی و یاسایەکان لێرە لە هەرمی کوردستان فراهەم بێ بە دڵنیایەوە ئەو خەڵکەشی کە ڕۆشتووە من گەرنتی ئەو دەم کە زۆربەی زۆری ئەگەڕێتەوە و ئەو خەڵکەشی کە ئێستا کۆسوا بە دڵنیایەوە ڕێژەکەی زۆر کەم ڕاستە خۆی بەداخەوە بەڕاستی ئێمە لە ساڵانی ڕابردووە لە هەرێمی کوردستان ئێمە پێشوازیمان لەو کەسانە کرد بەڵیان بۆ ئێمە بردوو لە کەمپەکانە ئێتر لە هەر پارێزگایەکە بێ شوێنێکیان بۆ دیاریکرا بوو کەمپینمان بۆ کردن بۆی کە بتوانین هاوکاریان بکەین بەڵام بەداخۆ ئێستا ڕووی کردوتە خۆمان ینی هاونیشتیمانیانی خۆمان کۆچەکەن کاک سۆران ئەوەی کە ئێستا ڕۆژانە ئەیبینین لە میدیاکانە کە لە ئەو لێشاوە زۆرەی کە ڕۆشت نەگەڕێنەوە چارەسەرکردنی کێشەکانی ئەوان لە بەردەم چیایە بۆ نمونە چۆن بتوانین جارێکی تر ئەو گڕوتینەی کە لە ناخیانە دروست بووە جارێکی تر هێور بکرێتەوە بتوانن لێرە نیشتە جێ بنەوە و ماڵ و مناڵیان نەخەنەوە جارێکی تر بەردەمەترسی یەک نمونە باسەکەم هەمووکو وەڵامی هەمووکو نمونەیە تقریبان 4 لەمە پێش من لەگەڵ کۆچبەرێکی گەڕاوە لە بیلاڕوسیا قسەم کرد ئەم کۆچبەرە لەگەڵ هاوڕێیەکیان نزیکەی 12 جالیان نابوو ینی هەوڵیان نابوو بچنە پۆڵندا چوو بوونە پۆڵندا گەڕاندمیانوێنانی یەک نمونەی بۆ باس کردم وتی جارێکیان کە گرتنیان سەربازانی پۆڵندا ئێمەیان گرت ئەو کۆچبەر بۆ خۆی ینی ئینگلیزی ئەزانی باسی لەوە کرد کە لەگەڵ سەربازێکی پۆڵندی کەوتینە قسە ینی سەربازە پۆڵندەکە ینی پیوتم بۆچی ئێوە کۆچەکەن ینی کێشەتان چییە ئێوە لە هەرێمی کوردستانە کۆچەکەنەوەوانە وتی منیش باسم کردووە کە دۆخەکە ئاوایە ینی تۆ تەماشای قسەم ئەم سەربازەکە هەرچەنە ینی قورسە بەڵام ینی قسەکەی گرنگە وتی کۆچبەرەکەوتی ئەو سەربازی پیوتم کاکە ئێمەش بۆ خۆمان ساڵانێکی زۆر وابووین بەڵام ئێوە خۆتان ئەبێ ئەو ژیانە بۆ خۆتان فراهەمی بکەن ئێوە لە وڵاتی خۆتان دەسی بخەن وڵاتی ئێمە بۆ خۆمان خۆشە بۆ ئێوە خۆش نییە ینی تۆ تەماشاکە ئەبێ ئاوا بیرکەینەوە بەڵام ئەمە بەڕاستی تەنها بە گەنجەکە ناکرێت ئەبێ لایانی حکمی بێ ئەبێ لایانی لایەنەکان کڵە بە تەواوەتی هەوڵی فەرهامکردنی ئێمە نمونەمان بە ساڵی کۆچی گەڕاوە هێناوە باشە لەبەرەوە ئەگەر بێت و دۆخەکە لە ڕێی خزمەت گوزاریەوە لە ڕێی هەلی کارەوە ینی زۆر جار ئێمە کە ڕاوێژ لەگەڵ خەڵکەکانەکەین ئەڵێ کاکە ئۆکەی ئیشێک بۆ دەسەرەوە ناڕۆ ینی بە سادەترین قسە پێت ئەڵێ ینی بە دڵنیاو ئەمەش لە تاقە و توانای منان نییە کە ئەم هەموو گەنجە من ئیشی بۆ دەست بەڕاستی ئەمە بێت لایەنێکی وەکوە لە جددی کا لەسەرم بابەتە بە هەماهەنگی ئەمە بابەتێکی لایەنی حکومی بابەتی دیکە گەنجەکانیشمان بەڕاستی ئەبێ زیاتر کار بکەن چونکە وەکو ئەو نمونەی سەربازە پۆڵەندی ینی ژیان لەوێ بۆ خۆیان خۆشە بەڕاستی ینی من کۆلە هەرچەنێ لەوێ بژیم هەرچەنێک دوجار هەر خەڵکی ئێرەم هەرێتەوە هەر حەزم بە ئێرەیە بچووکترین هەلی کارم هەبێ هەر ئەگەڕێمەوە بۆ ئێرە لەبەرەوە ینی حەلی کۆتایی ئەوەیە ئێمە لێرە ئەم ژیانە وا لێ بکەین کە خۆمان بەدڵمان بێ ژیان وا لێ بکەین کە خۆمان لێرە خۆشمان بوێ لەبەرەوە ینی هیچ وەکو سەربازی پۆڵەندەکەوتی هیچ مەسەلەیەک نییە ئەبێ ئێمە لێرە بگۆڕین چونکە ناکرێت 5 میلیۆن کەس بەڕاستی کۆچ بکەن بۆ ژیانێک کە پیان وایە لێ ئاسوودێ بەدڵنیایەوە ئەم ینی خەڵکێکی زۆر بەداخەوە ئەم ساڵە بینی نزیکەی 50 نەفەر هاوڵاتی هەرێمی کوردستان لە ڕێگا مردون و خنکاون و چگەلەوەی کە من لەگەڵ باوکێکا قسەم کرد لەسەر سنوور لە بیلاڕوسیا ینی بڕاوکە باسی کرد من دە شەویڕێک هەر نەخەوتوم سعات بە سعات ئەم مناڵم بە خەبەر کردو لە بەرەی ڕق نەبێتەوە ئەمیانم خەبەر کرد ینی ئەمە بەڕاستی ئەمە چارەسەر نییە ئەمە کێشە ینی ئەم کێشەکە چارەسەر نەکە کێشەکە ئیلا ئەبێ ئێمە لە هەرێمی کوردستان لێرە وڵاتەکەمان وا لێ بکەین کە بەڕاستی شیاوی ژیان بێ خزمەت گوزاری تەواوی تابێت زۆر باش هەر ڕەنگە زۆر کات ئەو گەنجی کە لێرە بێزارەوە ئێوە کۆچکا بە وڵاتێکی تر لەخواوێ کە زوو وەڵام وەرگێت و بۆیە بێتەوە سەردانی هەرێمی کوردستان بکات باشە بە شێوازێکی گشتی کاکسۆران هێندەی بەڕێز ئاگاداربی ئەم ساڵ ڕێژەکە توانین بڵێن لە چاو 2015 و لە چاو ئەو ساڵانەی ترکە بۆ نە ڕێژەی کۆچ زۆر بۆتیایە ئەم ساڵ زۆر زیاترە لەو کاتە بەڵێ
بەراورد بە 2015 نا بەڵام 16 و 17 بەراورد بوانە زۆر زیاترە بەداخەوە دیارەوەی 2015 ینی شەپۆلەکە زۆر زیاتر بوو بۆنی شەڕی داعش و مەسلەی سنە نشینەکان وەکو عێراقی تەماشاکەین بەڵام لە هەرێمی کوردستان بەدڵنیاوە ڕێژەکە بەرز بووەوە بەداخەوە و ئەوەی کێشەکەیە کە چەندە ڕێژەکە بەرز بووەوە ئەوەندە ڕێگەکان داخراون یعنی تۆ تەماشا بکە ئێستا ڕێگەی یۆنان هەر نەماوە ئەگەر تەماشای ئامارەکان بکەین تاوەکو مانگی 11 نزیکەی 15 عێراقی توانیوانە دەربازی یۆنان بن لە ڕێگەی یۆنانەوە ئەوەی هەموو فۆکەسەکە خراپ بۆ سەر بیلاڕوسیا ئەوەیش کە بیلاڕوسیا بینیمان بەداخەوە لە سەدا نزیکەی 80 نەیانتوانیوە هەر دەربچن یعنی ئەو تا ئێمە بە گەشت ئەم جاوەکو حکوومەتی عراقی و هەرێمی کوردستان توانیانە بیانگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان لەبەرەوەی ینی کۆچبەر ینی پێویستە زۆر باش لەوە تێبگا کە بەڕاستی ڕێگاکان داخراون ڕێگاکان ینی بە کۆی گشتی ئەگە تەماشا بکەین نزیکەی 30,000 عێراقی هەوڵیان ناوە کۆچ بکەن ئەمساڵ بەڵام ئەگەر تەماشای بکەین تاوەکو حوتی مانگی 11 ینی ئەمما مانگی 11 ڕابردوو تەنها 30,000 عێراقی توانیوانە دەربازی هەموو وڵاتانێکێتی ئەوروپا بڵ لەبەرەوە ئەگە تۆ تەماشاکە 30,000 کەس تەنها 30,000 کەس 2900 کەس توانیوانە دەرباز بن لەبەرەوە ئەبێت لەم ئامارەوە تێبکەین بەڕاستی ڕێگەکە ئەوەندە سەختەکە لە 30 نەفەر تەنها 3 نەفەر بە دەیان تەنگ و چەڵەمەوە توانێتی دەربازی بێت زۆر باشە لەگەڵەوەی کە کۆچبەران زۆر جار ئەچنە ناو خاکی ئەوروپاوە لە ناوێکێتی ئەوروپا لە هێندە وڵاتانیشتە جێبن و داوای پەنابەریەکەن ینی ئەوانەی کە هەبەهانانەوە چون کۆمەڵی ڕێکخراوی تایبەتن یەکێک لەو ڕێکخراوە دیارانە IOM کە هەمیشە هەوڵیاوە یارمەتی تەواوی کۆچبەر بە ئیتر لە هەر شوێنێکی جیانە بێت و لە هەموو شوێنێکیش لەقی تایبەتی خۆ هەیە بەڕستان لەوانێ باشتر شارەسابن ئێستا دەرفەتی خستۆتە بەردەمە و کەسانەی کە لە وڵاتانە لە کەمپان یعنی بڕەپارەیەکیانەیە تێلەوانێ و بڕەپارەیە نەبێکام لەم ڕێگای سەرفی کردووە بەس بۆی بگەڕێتەوە شوێن و نیشتیمانی خۆی هەندێک کەس ئەمە ڕەتەکاتەوە هەندێک کەس ئەوێ هەر چاوەڕێی چارەنووسی خۆی بکە ئێمە لە لای خۆمانەوە تا چەند هەوڵین ئەو کەسانە بزانین چارەنووسیان بە چیەگا یاخود لینکێکی حکومیمان هەبێ وەکو هەرێمی کوردستان کە بتوانێت لەبێ داوای مافەکانی ئەم کەسانە بکە کار لەسەر ئەم بابەتە کراوە بەداخەوە ئەو کارە سفرە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ینی ئەوکەی ڕێکخراوی کۆچینەوە دەوڵەتی IOM بە هەموو هەوڵێکی خۆی هەوڵ ئەدات کە لە ڕێی چەند پرۆگرامێکەوە ڤۆلۆنتەری ریتیان ینی گەڕانەوەی خۆبەخشانە هەوڵەدا لە کۆچبەران وا لێ بکات کە بە شێوەیەکی ئارەزومەندانە بگەڕێنەوە و ئەگەر تەماشایەکی زۆر مەبەستمەکە وردبینەوە لەم ئامارە کە باش ینی پرسیارێکی زۆر دروست بوو ساڵی 2020 تەنها ساڵی 2019 نزیکەی 10,000 عێراقی لە ڕێگەی ئەو پرۆگرامانەی IOM و گەڕاونەتەوە عێراق ینی لە وڵاتانی ئەوروپاوە تەماشا بکە 10,000 عێراقی ینی ئەم 10,000 عێراقی تەنگ و چەڵەمەی ڕێگایان بینیوە سەختیەکانیان بینیوە پارەیان سەرف کردووە گەشتنەوەتە وڵاتی ئەوروپا بەڵام بەهۆی ئەوەی کە وەرگرتنی مافی پەنابەتی سەخت بووە بەهۆی ئەوەی کە پێکدادانی کۆمەڵایەتی ڕوویداوە لەوەی کە لێرە ژیانێک ژیاوە بەڕاستی زۆر جیاوازتر لەوێ لەبەرەوەی کە وەڕز بووە لە چاوەڕوانی لەبەرەوەی کە پێ ئەوەی ئەو خەونەی کە بۆ ئەوروپا دروستی کردبوو لە زیینی خۆیان ئەوە نەبووە بە پێی ئاماری فەرمی 10,000 عێراقی گەڕاونەتەوە زۆر گرنگە کە ئێمە وربینەوە لەم ئامارە لەوەی کە ئاخۆ بەڵێ ینی 10,000 عێراقی چونەتە ئەوێ گەشتونەتە شوێنەکە گەڕاونەوە بەڵە گەڕاونەتەوە چونکە ئەو خەونێک کە بەڕاستی دروستیان کردبوو ئەوە نەبوو ئەو بەهشتێک کە قرار بوو ئەوروپا وابێ وانە بووە لەبەرەوەی من ینی نمونەی سەربازە پۆڵەندێکە من پۆڵەندا بۆ من خۆشە بۆ تۆ خۆش نییە ینی ئەوە زۆر گرنگە کە ینی بیخێنە بەرچاوە بەڵام بەداخەوە کە لینکی حکوومەتی هەرێم بۆ عێراقیش بە تایبەتی بۆ ئەو بابەتە سفرە و بە هیچ شێوەیەک نەیانتوانیوە لە هەوڵ بن بەڵام ڕێکخراونە دەوڵەتەکان بە بەردەوامی کار لەسەر ئەوەکان بۆ سوکردنی باری شەشانی وڵاتیانیان ڕێکخراو مرۆیەکان بە بەردەوامی هەوڵدەم چەندین پرۆگرامی تایبەت بکەنەوە بۆ مەسەلەی گەڕاندنەوەی ئەو کۆچبەرانە بە شێوەیەکی خۆبەخشانە و چونکە مەسەلەی گەڕاندنەوەی بزۆرە ملێ زۆر سەختە بەپی یاساکان ئەلبەتە بە بەردەوامی هەیە بەڵام زۆر سەختە تەنها ئەوەیە کە کارێکەکەن لە کۆچبەران بۆ خۆیان ئارزومەندانە بڕۆنە خۆش بێ کاک سۆران